ئەو فریشتەیەی فریای پۆشینی جلەکانی قوتابخانە نەکەوت. لە ئاسمانی هەڵەبجە شارێک کە هێشتا برینەکانی ساڕێژ نەبوون ئەستێرەیەکی گەشی تر کوژایەوە. میر محەممەد منداڵێکی تەمەن 5 ساڵان ئەو کوڕەتەقانەیە کە چرای ماڵی دایک و باوکی بوو لە ئێوارەیەکی شومدا بۆ هەمیشە چاوەکانی لێکنا. میر تەنها منداڵێکی ئاسایی نەبوو، ئەو دڵی هەزاران کەس بوو. لەسەر پلاتفۆرمی تیکتۆک بە یارمەتی دایکی پێکەنین و خۆشی دەبەخشیەوە. زیاتر لە 67,000 کەس چاوەڕێی ڤیدیۆ ڕۆژانەکانی بوون. ئەو گرتە ڤیدیۆانەی کە هەندێکیان سنووری میلیۆنان بینەریان تێپەڕاند بوو. ئەو ماڵێکی لە شادی بۆ هەوادارانی دروست کرد بوو، بەڵام چارەنووس ماڵەکەی خۆی لێوێران کرد. ئەو ئێوارە دڵتەزێنە کاتێک میر بە دڵێکی پاک و پڕ لە هیواوە لە مزگەوت داهاتە دەرەوە، ئۆتۆمبیلێک بێبەزەیی خەونەکانی لێسەندەوە و چیرۆکە پڕ لە ژیانەکەی کردە فرمێسکێکی نەبڕاوە. ئازاریم کارە ساتە کاتێک پوڵتر دەبێتەوە کە دەزانین چەند ڕۆژێک پێشتر ناوی میر بۆ قوتابخانە تۆمار کرابوو. ئەو بەو پەڕی حەسرەتەوە چاوەڕێی یەکەم ڕۆژی قوتابخانە بوو. چاوەڕێی بۆنکردنی کتێبە نوێیەکانی و پۆشینی ئەو جلوبەرگە سپیە بوو کە بڕیار بوو ببێتە سیمبولی گەورەبوون. بەڵام مەرگ بێشەرمانە فریای نەکەوت و خەونی پۆشینی جلوبەرگی قوتابخانەی لەگەڵ خۆی پردەژێرگەڵ. لە نێو ئەم ماتەمە گەورەیەدا لە کاتێکدا جەرگیان دەسووتێت و تاقە ڕۆڵەکەیان لە باوەشدانیە، دایک و باوکی میر وانەیەکی گەورەی مرۆڤایەتیان پێشکەش کرد. ئەوان لە شۆفێرەکە خۆش بوون، لێبوردەی یەک کە لەو پەڕیازارەوە سەرچاوەی گرتووە و هەمووانی سەرسام کردووە. ئەمڕۆ هەڵەبجە نەک تەنها بۆ میر بەڵکو بۆ ئەو خەونە بچکۆلانەیەش دەگری کە لەسەر شەقامێک کۆتاییان هات.